چالاکیە مەدەنیەکان لە سنووری پارێزگای سلێمانی دژی بڕیارەکەی دادگای تاوانەکانی هەولێر بۆ سزادانی ڕۆژنامەنووسان و چالاکان بەردەوامە. ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و ڕۆشنبیران داوا لە ڕێکخراو نێودەوڵەتیەکان دەکەن بێدەنگ نەبن لە ئاست ئەو پێشێلکاری کودەتایی کە بەسەر ئازادی ڕادەربڕیندا دەهێنرێت. برای یەکێک لە گیراوەکانی بادینان کە ئێستا خۆشی بە هەمان تۆمەتی سیخوڕی فەرمانی گرتنی هەیە دەڵێت هیچ تۆمەتێک بەسەر براکەیدا ساغ نەبووتەوە، ئەو لە شەرفشار و ئەشکەنجەی دەرونیدا دامپیانانی پێکراوە. دناوە قەفەسە دادگەیەدا گوتە بوو یعنی ئەم ئەف لێدوانە ئەف ئیفادە نێنمەنن ئەسڵەن ڕەت کردبوون کاک شێروانی گوتە بۆ کۆ هەڕەشە ژنا من ناتیەکردن یعنی هەڕەشت بژین دەستدرێژیە جنسی و یعنی ئەوەک دوورەش ئەخلاقیاتت ئینسانی دوورەش ئەخلاقیاتت کلتوری کورداواری لەواژی سزادانەوە سەروان ئەتیڕافکردنا نا قانونیە ژبەر و پێدوی بوو دادوەری دووبارە بڕیارە پێداچوونیت ڤەکولینێدا کردبان عادەت تحقیق کردبا و ئەوە نەهاتەکردن. ڕۆژنامەنووسێک دەڵێت ئەوەی لە بادینان و دهۆک ڕوویداوە تەنها گۆڕینی فۆرمی سزادانەکانیانە. ئەگەی ناماوەی 3 ساڵە لە هەرێمی کوردستان هەبان حکم و سزا بەسەر هاوڵاتیان و چالاکان و ڕۆژنامەنووسان دەسەپێنرێت. ئەوەی کە لە بادینان ڕوویە و دادگای هەولێر و بڕیارەیدا تەنها گۆڕینی فۆرمی سزادانەکە بوو. ئەگینا لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا ئەم جۆرە سزادانانە لە هەرێمی کوردستانە هەیە، بەڵام گەڕاینەوە بۆ ئەو مۆدێلەی کە پاتی لە سەردەمی زیندانی هیرات لە شاخەکانی کوردستاندا ئەیکرد، سزادانی ئەوانەی کە جیاواز بیرەکەنەوە یاخود ئەتکوژێت یا ئەتخنچێنێ، بەڵام ئێستا هێندە هەنگاوی تریش ماوە بۆ ڕەفتارێکی نادیموکراتیانەی ئەم هێزانەی کە لە کوردستانە حکومڕانە. هەنگاوی ئەوەیە کە تەسفیاتی عام لە جیاتی 6 ساڵ زیندانی و حکومدانی ئەبەدی چکە ئەمە مۆدێلی ئەکپاتیە هاتۆتە هەولێر، ینی ئەردۆگان چۆن چی بەرامبەر بە ئازادیەکە جەمسەرەکان و فیگەرە گەورەکانی نووسین و بیرکردنەوە لە ئەنقەرەوە ئەستەمبوڵ لە زیندانات بۆ شتێکی سروشتیە کە لەمە دووە فۆرمی زیندانی کردن و سزادانەکان گەورەتر بن. یاساناسێک پێی وایە نەدەبوو گیراوان و سزادراوانی بادینان و دهۆک ئەو تۆمەتەیان بدرایە پاڵ. ئەوەی ڕووی داوە دەستێوەردانی ئاشکرا بوو لە دەسەڵاتی دادوەری. لەڕاستیدا ئەوەی کە ئەم مادانێک کە پێی حکم دراون ئەو مادەیە بە هیچ شێوەیەک بەسەر ئەو فعلەدا جێبەجێ نابێت کە ئەمانە ئەنجامیان داوە، ئەوەی کە ئەم چالاکوانانە ئەنجامیان داوە لە چوارچێوەی دەستوری عێراق و لە چوارچێوەی یاسا نێودەوڵەتیەکان و جارنامەکانی مافی مرۆڤایە و لە چوارچێوەی یاساکانی خۆشمانایەکە لە چوارچێوەی ڕادەربڕینیش ئازادا بووە. ئەوەی کە ئەوان ئەنجامیان داوە هیچ خەرقێکی قانونیتیان نیە و هیچ هەڕەشێکی تیانێ بۆ سەر ئاسایشی هەرێم. ڕێکخراوەکانی بواری مافی مرۆڤ لە هەوڵی جددیدان تا کۆمەڵگەی نێودەوڵەتی لەم دۆخەنە لەبارەی کە ئازادی ڕادەربڕینی لە هەرێمی کوردستان تێکەوتووە ئاگادار بکەنەوە. باڵوێزی ئەمریکاش لە هەرێمی کوردستان نیگەرانی خۆی لەسەر دۆخی گیراوان و سزادراوانی بادینان دەربڕیەوە. داواش دەکرێت دادگای تێ هەڵچوونەوە بڕیاری سزادانی گیراوان هەڵوەشێنێتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.